زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی فێربوون بۆ کارپێکردن. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی زانکۆیەکی حکومیە و لە ژێرچەتری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستانە. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەندامە لە یەکێتی زانکۆکانی وڵاتانی عەرەبی و یەکێتی زانکۆکانی جیهان یونسکۆ. زانکۆ دەکەوێتە پارێزگای سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و لە 67 بەشی زانستی پێک هاتووە کە بەسەر 5 کۆلێجی تەکنیکی و 8 پەیمانگای تەکنیکیدا دابەش بوون. کۆنترین پەیمانگا لە هەرێمی کوردستان پەیمانگای تەکنیکی سلێمانیە کە لە ساڵی 1973 دا مەزراوە و سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە. پێشتر و لە ساڵی 1996 ئەم زانکۆیە ناوی دەستەی پەیمانگا تەکنیکیەکان بووە. ساڵی 2003 بووە بە دەستەی خوێندنی تەکنیکی سلێمانی و دواتر و لە 4/4 2012 بووە بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کار دەکات بۆ ئەوەی خوێندنی باڵا لە کوردستان نزیکتر بێت لە بازاڕی کار و وەڵامدەرەوەی پێداویستەکانی کەرتی گشتی و تایبەت بێت. وەک زانکۆیەکی تەکنیکی و پراکتیکی، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کادری تەکنیکی پسپۆڕ و شارەزا لە بوارە جیاوازەکاندا پەروەردە دەکات لەسەر ئاستی دیبلۆمی تەکنیکی و بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا. پسپۆڕیە سەرەکیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بریتین لە ئەندازیاری، تەندروستی و پزیشکی، کارگێڕی و میدیا، کشت و کاڵی، زانستی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زانیاری. زانکۆ خاوەنی ستافێکی زانستی ئاست بەرزە بە جۆرێک ستافی وانەبێژەکانی لە کۆلێج و پەیمانگا تەکنیکیەکاندا بریتین لە 565 وانەبێژ لە هەڵگرانی نازناوی زانستی خاوەن بڕوانامەی دکتۆرا و ماستەر و دبلۆمی باڵا و بەکالۆریۆس و هەروەها ژمارەی وانەبێژی دەرەکی زیاتر لە 250 وانەبێژە بۆ ساڵی 2016-2017. ژمارەی هۆڵی وانەوتنەوە بریتیە لە 181 هۆڵ و ژماری وەرشە و تاقیگە زانستیەکانیش بریتین لە 120 تاقیگە و 53 تاقیگەی کۆمپیوتەر کە بە شێوازی زانستی پێشکەوت و لە زانکۆ پەیمانگاکاندا بوونیان هەیە. زانکۆ خزمەتگوزاری بەشی ناوخۆی بۆ خوێندکاران ئامادە کردووە و ژمارەی ژوورەکانی 1063 ژوورن بە شێوەیەکی تەندروست و ژمارێکی زۆر لە خوێندکاران لە بەشی ناوخۆی تایبەت بە زانکۆ دەمێننەوە کە ژمارەیان 4370 خوێندکارە. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە 5 کۆلێج و 8 پەیمانگای تەکنیکی پێک هاتووە کە هەریەکەیان ماڵپەری تایبەت بەخۆی هەیە. کۆلێجە تەکنیکیەکان ئەمانیش لە 5 کۆلێج پێک هاتوون و بریتین لە کۆلێجی تەکنیکی کارگێڕی، کۆلێجی تەکنیکی تەندروستی، کۆلێجی تەکنیکی ئەندازیاری، کۆلێجی تەکنیکی زانستە پراکتیکیەکان، کۆلێجی تەکنیکی ئینفۆرماتیک. پەیمانگا تەکنیکیەکانیش لە 8 پەیمانگا پێک هاتوون و بریتین لە پەیمانگای تەکنیکی سلێمانی، پەیمانگای تەکنیکی کەلار، پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ، پەیمانگای تەکنیکی هەڵەبجە، پەیمانگای زانستی کۆمپیوتەر، پەیمانگای تەکنیکی دوکان، پەیمانگای تەکنیکی دەربەندیخان، پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەردەوام لە هەوڵی پێشخستنی ئاستی زانکۆ و مامۆستایان و فەرمانبەرانیدایە. بە جۆرێک لە ئێستادا لە سەرۆکایەتی زانکۆ سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی هەیە کە تاکە سنتەرە لە هەرێمی کوردستاندا کە دەتوانێت بەپێی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ بریتیش کاونسڵ هەیەتی بە فەرمی خولە و تاقیکردنەوەی ئایڵسی نێودەوڵەتی ئەنجام بدات. ئەمە جگە لەوەی دەتوانێت بڕوانامەی ئاپتیس ببەخشێت. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ڕووی ڕانکی نیشتیمانی و جیهانیەوە زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە بە بەراورد لە ڕۆژی دروستبوونیەوە لە ساڵی 2012ەوە بە جۆرێک لە ماوەی 2 ساڵدا لە نێوان 2015 تا 2017 پێشی زیاتر لە 10,000 زانکۆ کەوتووە لە سەرئاستی جیهان بەپێی داتای ویبمەترێکس. لە سەرئاستی هەرێمی کوردستانیش نۆهەمین زانکۆیە لە کۆی 31 زانکۆی حکومی و تایبەت و لە سەرئاستی عێراقدا 29مین زانکۆیە لە کۆی 76 زانکۆ کە لە ویبمەترێکسدا تۆمارکراوە. ئەمە سەرەڕای پێشکەوتنی بەرچاوی زانکۆ لە سەرئاستی ڕانکی نیشتیمانی زانکۆکانی کوردستان کە ساڵانە ڕادەگەیەنرێت لە مانگی سێپتەمبەردا. لە ڕووی بە ئەلکترۆنیکردنی زانکۆ و دابینکردنی خزمەتگوزاری ئەلکترۆنی بۆ خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران بەڕێوەبەرەتی تەکنۆلۆژیای زانیاری زانکۆ لە بەرواری دروستبوونیەوە خزمەتگوزاری تەواوی ئیمەیل و سیستمی فێرکردنی ئەلکترۆنی بۆ خوێندکاران و مامۆستایان ئامادە کردووە لە ڕێگەی ماڵپەڕی نوێی زانکۆوە. ئامادەکردنی پەیجی تایبەت بە گشت کۆلێج و پەیمانگاکان و تۆماری هەموو دەرچوانی زانکۆ ئەلومنای لە ساڵی 1993 تا ئێستا.
خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا لە زانکۆ لە ساڵی 2014 کراوەتەوە و لە ئێستادا خوێندنی ماستەر لە بوارەکانی تەندروستی گشتی و ئەندازیاری گەیاندن و ئەندازیاری بەرەمێنان و کانزاکان و ئەندازیاری پلانسازی و تەلارسازی شار و ئەندازیاری زانستی خۆراک و تەکنیکی میدیا و تەکنۆلۆژیای زانیاری خوێندکاری وەرگرتووە و لە خوێندنی دکتۆراش بواری زانستی کۆمپیوتەر. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە مانگی 6 2016ەوە خاوەنی گۆڤارێکی زانستی محکەمە بە ناونیشانی گۆڤاری توێژینەوەی کارێکی کوردستان کە ساڵانە دوو چاپی بڵاو دەکرێتەوە و پێشکەشکردنی توێژینەوە تەنها بە ئۆنلاینە کە لەلایەن ستافێکی شارەزا و هەڵسەنگاندنی بۆ دەکرێت و پاشان بڵاو دەکرێتەوە. گۆڤاری ئاماژە پێدراو بە فەرمی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و ڕێگەی پێدراوە و لەلایەن لیژنەی ڕانکی نیشتیمانی زانکۆکانی کوردستانەوە پەسەند کراوە. هەروەها زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ئێستادا ڕێکەوتنامەی لێکتێگەیشتنی لەگەڵ 43 زانکۆی ناوخۆیی و دەرەوەی هەرێمی کوردستان و ناوەندی ئەکادیمی و زانستی ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان هەیە و زۆربەیە و ڕێکەوتنامانەش لە ئێستادا چوونەتە بواری جێبەجێکردنەوە. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی فێربوون بۆ کارپێکردن.